سڵتەنێ بێ بینەران و بیسەرانی کەڕاڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ دووبارە لە بەردەم ئەنجومەنی وەزیران بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. دیارە ڕۆژ بە ڕۆژ لە دوای دەستپێکردنەوەی حکوومەتی نوێ دەبینین چین بە چینی پڕبووی ئەم شار و ئەم وڵاتەیە و ئەم هەرێمەیە دێنە سەر شەقامەکان و گردبوونەوە دەکەن بە مەبەستی گەڕانەوەی بچووکترین مافیان کە لە حکوومەتەکانی ڕابردوو مافەکانیان خوراوە. ئێستاش دەیبیننەوەی لە دوامەوە پزیشکانی ددانن وەوانن کە 5 ساڵان زانکۆیان تەواو کردووەوە چەندین ساڵ هەرێک لەمانە زیاتر لە 17 ساڵ خوێندنی کردووە، بەڵام دەبینی دوای دەرچوونی ناچار دەبێتە سەر شەقامەکان بۆی داوای ماف و امتیازات و حەقێکی بچووکی خۆی بکە کە ئامەزراندن و هاوردانەوە لێ. دیارەمانە گلەیەکی زۆریان هەیە. من بە پێویستم زانی لە بەرنامەی پەیامی تۆ وەکو بەرنمەیەکی خەمخۆری هاوڵاتیان و بە تایبەت هاوڵاتی مافخوراوی و هەرێمەیە بە دوواداچیم بکەین بزانین ئەمانە داواکاریان چییە و بزانین ئەمانە چیان دەوێت. من لە بەرنامەی پەیامی تۆ لەگەڵتان دەبم، ڕاوسەرنجیە و دکتۆرانە بۆ ئێوە دەگوازمەوە، ئێوەش بینەر و بیسەرمان بن. داواکان لە حکوومەت ئێستا 4 وەجبەی 2015 17 تاکو ئێستا هیچیان تەعین نەبووە. 1000 تا 1100 پزیشکانی ددان دانەمەزراون لە ماڵی دانیشتوو. بێبەش دەبین لە چەند ئیمتیازاتێک لەوانە بۆ نمونەکردنەوەی نۆڕنگی تایبەت بە خۆمان تەقدیمکردنی ماستەر و دکتۆرا و بۆرد و چەند شوێنێکی تر کە پێویست دەکات تاین بی پاش 3 ساڵان اینجا بتوانانی تەقدیم ئەم شوێنانە بکەیت کە کولیت تەواو دەکەین یاخود کۆلیژ تەواو دەکەین پێویستە دامەزرێن بۆ هاوکردنی مەشقداری و نیشتەجێبوون بۆی بتوانین لە کەسی تایبەتیش بکەین. تۆ 5 ساڵ خوێنێتەوە بەڵام 3-4 ساڵ دوور بووی لە پیشەکەی خۆت کە ئەمە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر توانستی زانستی پزیشکەکان. بۆ نمونە ئێستا پزیشکێکمان لە شاری کۆیەوە هاتووە سنتەری پزیشکی ددان بە کامل حازرە بە کورسی و بە کامل مەوادەوە پێویستیان بە پزیشکی ددانە. لە زۆربەی ناوچەکانی دەوروبەری شاری هەولێر ئێستا خۆمان ئاگاداری پێویستمان بە دکتۆری دانا. ئێوە لەبەرچی لێرە گرتبوونەتەوە و بۆچی لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئێوە چەند ساڵە زانکۆتان تەواو کردو و داواکاری ئێوە چییە؟ ئێمە هەمومان دەرسووی کۆلێژی پزیشکی ددانین. ئەوە ماوەی 4 ساڵە دوای تەواوبوونمان دوای تەخەڕوزمان هیچ ینی بەدواداچوونێکی بۆ ناکرێت بۆ کێشەکارمان. یعنی نە ئەوەیە دامە بمەزرێن ئەوەیە بتوانین خزمەتێکی بکەین بۆ ئەو خاکەمان. هەرچەندە ئێمە هاتوونە ئێرە بۆ داواکردنی مافەکانمان بەڵام بەداخەوە هیچ بەدواداچوونێک ناکرێت بۆ ئێمە. ئەوەش باشە پێم بڵێ ئەوەنە ساڵی تا تۆ شادی پزیشکی وەدەسێنە ئاسان بوو چەند ساڵ خوێندوو تا چەند ساڵ باجە داوە چەند ساڵ ژیانی خۆ لەسەر خوێندن داناوە؟ باقەت ئاسانی چی ئێمە خوێنخوونیمان کردووە ئێمە ماندووبوونمان کردووە. ئێمە هەر لە پۆلی 12 بگرە پۆلی 12 زانستیەوە تا ئێستا هەر ماندووبوونمان چێشتووە. 5 ساڵی کولیەمان بە ناخۆشی بەڕێ کردووە. لە دوای ئەو ماندووبوونەش یعنی خۆش نییە ئێمە بێنە سەر ئەو جادە بۆ گەرمایی داوای مافی خۆمان بکەین بەڵام هیچ داچوونێکمان بۆ نەکەن. چەند ساڵ شەونخوونیت کرد تاوەکو شادەی پزیشکی ددانە بەدەستێناتۆ؟ ڕاستدا من ئێستا خۆندکاری قۆناغی پێ واتێشتە تەخەڕوجم نەکردووە. ئەم ساڵ دەبێتە 17 ساڵ کە لە ینی ژیانی خوێندنم تەواو بێتن، بەڵام بەداخەوە ینی نزیکی 17 ساڵە خوێنی هیچ نتیجەیەک دیار نییە. یعنی تەخەڕوجەکەی بۆی ببی بە پزیشک، بەڵام ئێستا کە تەخەڕوجەکەی یعنی دەبی بە دوای ئیش چکە بکە یانیدا بگەڕی نە حکوومەت تاینی دەکا نە مەجای وێ دەن تۆ لە عیادە ئیشکەی نە مەجای وێ عیادە بکەیتەوە. دەیانوێت کاکە ئەوەی پزیشکە خەنی بووە هەر ڕاستەخۆ تەواوەکە تاین دەچێت وایە ئەو پێشتر وابوو پێشتر کەیانە و دکتۆری یەکسەر تاینەوەی ئێستا وانە ئێستا کە ئەم پزیشکانی ئەیان بینی ئێستا هەمووی ئیشی ترەکە هیچیان لە کنج خۆی دەوام ناکە هەمووی بە دوای ئیش ترێگەڕێ هەیە مەندوو باوجن ینی هەرێکە لە مەجاریشترا بەس ئەوەیە هیچیان لە مەجای پزیشکی ئێستا کار ناگات. تۆ چەند ساڵت خوێن تاوەکو شادەی پزیشکی ددانە بەدەستێنە و دوای ئەوەندە ساڵە خوێندن بۆچی لەسەر شەقامەکان دەدبینەوە؟ دەست خۆشتانێ دەکەم بۆ کەناڵی پەیام کە لێرە ئامادە بوون. ئێمە ئەمڕۆ گرتبوونەوەکمان ئەنجامدا کە تیایدا 4 خول تەخەڕوجیان کردواتە دەرچوونە و ئیدی لە ماڵی دانیشتوون تاعین کەس دانەمەزراوە و هەروەها قوتابیەکانیش بەشدار و قوتابیەکانی پزیشکی ددان بۆیە تا ئەوانیش بەم پرۆسێ دانەڕۆن. دکتۆر بۆچی لێرە گربوونەتەوە ئامان سانسیە و بۆچی پزیشکی ددانم جارە لێرە بینم؟ ئێمە وەکو دەرچوانی تقریبان 4 خول لێرەینە یان 4 خولی پزیشکی ددان لە 2015 16 16 17 17 18 19 لێرەنا تاینات و دەرچوونمان نییە.
لەو کاتێک کە دەرچوونمان ناویتن بێبەش دەبین لە چەند ئیمتیازاتێک لەوانە بۆ نمونەکردنەوەی نۆڕنگی تایبەت بە خۆمان تەقدیمکردنی ماستەر و دکتۆرا و بۆرد و چەند شوێنێکی تر کە پێویست دەکات تاین بی پاش 3 ساڵان ئینجا بتوانانی تەقدیم ئەم شوێنانە بکەیت و بێزگە لەوەش پێدان نادەن بۆ منە بتوانانی عیادەی خۆت بکەوە بێزگە لەوەش ئەمە دادەبڕین لەو مەسەرەن کارە پزیشکی کە دیتمان چکە ئیشی مەزیاتر پراکتیسە ئیشی پراکتیسیش ئەگەر لی دابڕی ئەو علمێکە فێری بووی لەبیری دەکەێت پێشووتر دەیانوت هەر کەسێ ببێ بە دکتۆر ژیانی خۆشە بێ بەڵام من ڕۆ دکتۆرەکانە بینم لەسەر شەقام بۆچی و لەبەرچی لێرە گربوونەتەوە سوپاسان دەکەم ئێمە وەکو پزیشکانی دەنان لێرە گربوونەوە داوای دامەزاندن دەکەین کە بریتیل لە دەرچوانی 4 خول 2016 تا 2019 ژمارەمان زیاتر لە 1000 پزیشکی دانی دانەمەزراوە ئێمە ئەوەی ڕاستی بێتون لێرە کۆبووینەوە چونکە کە کولیە تاوا دەکەین یاخود کۆلیش تاوا دەکەین پێویستە دامەزرێن بۆ تاواکردنی مەشقیاری و نیشتە جێبوون بۆی بتوانین لە کەرتی تایبەت ئیشکەین من زۆر چین و توێژم بینیوە لە سەر شەقامەکان بەڵام کەم جار دکتۆرەکانم بینیوە چی وای کردم جارە دکتۆرەکان بێنە سەر شەقامەکان بەڵێ وکواگەدارن بەهۆی قەیرانی دارایی و ئەو مەشاکلانی کە لە کوردستان هەبوو بە شێوەیەکی گشتی لە ساڵانی ڕابردوو بابەتی دامەزراندن ڕاگیرە دەتوانین بڵێن لە 2016ەوە دامەزرانی پزیشکانی ددان ڕاگیراوە ئەمە ژوای کردووە کە 4 خولی دەرچوون لە زانکۆکانی کوردستان ببێنەوە بەبێ دامەزراندن ئەمەش خۆی لە خۆی ڕاستەخۆ کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە ئەو پزیشکە دوای دەرچوونی پێویستە قۆناغی مەشقکاری وە پلەبەندی تەواو بکە کە ئەو قۆناغانە تێناپەڕێنی ناتوانانی ببیە پزیشکی ممارس شارەزا کە کلینیکی تایبەتی خۆت هەبێ کە نەتوانین کلینیکی تایبەتی خۆت دەبێتەوە لە هەمان کات لە پیشەی خۆت دابڕاوی لە کلینیکەکان بە شێوەیەکی یاسایی و لە هەمان کاتدا و تاینی حکومیش نەبووی نەدەتوانی بۆ دیراسات بخوێنی نەدەتوانین تەقدیمی بکەی بۆ ماستەر بۆ دکتۆرا بۆ بۆرد ئەمان هەموو کێشێکی کاڵەکە بووی چەند ساڵی ڕابردووە کە وای کردووە پزیشکانی دەدان بەشێکی زۆریان لە ماڵەوە بن یاخود پیشەیەکی تر بکەن یاخود لە کەرتی ئەهلی کار بکەن دوور لەو بابەتە پیشەیە کە خۆی چۆن ساڵە بۆی خوێندووە ینی دەتوانم بڵێن پیشەکە لە بیرەوە دەبنەوە بەهۆی دانەمەزاندنەوە بەڵێ قۆناغی خوێندن لە کۆلێژی پزیشکی ددان 5 ساڵە ئێستا دەرچوانی ئێستاوا نزیک دەبێتەوە لە 4 ساڵ واتە تۆ 5 ساڵ خوێنیتەوە بەڵام 3-4 ساڵ دوور بووی لە پیشەکەی خۆت کە ئەمە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر توانستی زانستی پزیشکەکان لەسەر ئەوەی کە کۆمەڵە گەنجت هەیە حکوومەت مەسروفی لێکردون پێی گەیاندون خزمەتی کۆمەڵگا بکەن ئێستا هیچ هەلێک نییە کە بتوانن لە کەرتی تەندروستیە لە حکوومەت خزمەت بکەن بۆچی لێرە گربوونەتەوە ئامانستان چێ و باسی ئەو مافە سەرەتاییانەی خۆتانم لێ بکە کە لێتان زەوت کراوە ئێمە وەکو دەرچوانی کۆلێجی پزیشکی لە ماوەی 4 خول کۆبوونەوە کە لە 2015-16ەوە تاوەکو 19 لەبەر نەبوونی دامەزراندن نەدەتوانین کلینیکی خۆمان دابنین نەداژمەزراوین تاوەکو پیشەی خۆمان بکەین بۆیە داوامان لە حکوومەت ئەوەیە کە ئەم توانای ئەم گەنجانە بەگەڕ بخات بتوانێت سوود لە توانەکانی وەربگرێت و بەرەو پێشچوونی کەرتی سێکتەری تەندروستی بەگشتی و پزیشکی دەمودان بە تایبەتی چونکە تا ئێستا لە مجەمع حکومیەکان هەر هاوڵاتیەک بچێت لەوانەیە بۆ 5-6 مانگ موعیدی بۆ دابنێن بۆ چارەسەرێکی زۆر ئاسایی کە ئەمە لەگەڵ هەبوونی ئەم ڕێژەی دەرچوونە و نەبوونی هەلی کار بۆیان کەڵەکە بوونە و پێویستە سوود لە توانەکانیان وەربگیرێت داواکان لە حکوومەت ئێستا 4 وەجبەی 2015-16 تا کوێستایی چیانی تەعین نەبووە 1000 تا 1100 پزیشکانی ددان دانەمەزراون لە ماڵی دانیشتوون بێبەش دەبین لە چەند ئیمتیازاتێک لەوانە بۆ نمونەکردنەوەی نۆڕنگی تایبەت بە خۆمان تەقدیمکردنی ماستەر و دکتۆرا و بۆرد و چەند شوێنێکی تر کە پێویست دەکات تاین بی پاش 3 ساڵان ئینجا بتوانانی تەقدیم ئەم شوێنانە بکەیت کە کولیە تاوا دەکەین یاخود کۆلیش تاوا دەکەین پێویستە دامەزرێن بۆ تاواکردنی مەشقیاری و نیشتە جێبوون بۆی بتوانین لە کەرتی تایبەت ئیشکەین تۆ 5 ساڵ خوێنیتەوە بەڵام 3-4 ساڵ دوور بووی لە پیشەکەی خۆت کە ئەمە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر توانستی زانستی پزیشکەکان بۆ نمونە ئێستا پزیشکێکمان لە شاری کۆیەوە هاتووە سنتەری پزیشکی ددان بە کامل حازرە بە کورسی و بە کامل مەوادەوە پێویستیان بە پزیشکی ددانە لە زۆربەی ناوچەکانی دەوروبەری شاری هەولێر
ئێستا خۆمان ئاگاداری پێویستمان بە دکتۆری دان تۆ لە پۆلی دوانزە چ ئەزیەتێکی کێشا و تاچەند لە پۆلی دوانزە خۆماندی کردتاوەکو بگەی بە پزیشکی دەدان ئایا پزیشکی ددان ئاواتێکی تۆ بوو ناڵە بەڵێ پزیشکدان ئاواتیم بوو من دەرەزەیەکم بەرزتر منە لەوەی کە ئەتوانی بزە پزیشکی گشتیش بەڵام من حەزم لە پزیشکی دان بوو خۆم زۆر مادەمی زۆر شەونی خۆیمان کێشاوە زۆر ماندوو بووینە لە هەتا ئەو کاتانی ئیزندرانەوە ماڵەوە وەک پۆلی دوانزە ئەوەندە زۆربەی شەوان نەخەوتوین تا بەیان ئەو کاتەکانی امتحان زۆر ماندوو بووین ئێمە لە قوتابخانەی حکومیمان تەواو کردووە یعنی بە شەو نخۆنی بە ماندووبوونی خۆمان نەک بە پارە ئەوەرەوە کە کۆلیژمان تەواو کرد کۆلیژی حکومیەکەمان تەواو کردووە یعنی لەسەر ماندووبوون و لەسەر ئەرکی خۆمان هاتوین ماڵمان لە دەرەوەی شار هاتوین لە قسمی داخلی خوێندومانە ماندوو بووینە 17 ساڵ خوێندومان ئێستاش بۆ 4 ساڵە ڕاوەستین هەڕڵێ دامەزراندن نییە پێش ئێستا شەڕی داعشە بوو کەمی موسا بوو بەڵام ئێستا مشکلانە هەموو چارەسەر کراون نەماوە نیسیان ئێستا لەبەرەوە ئێستا بە گروتینەوە بە گەرمترەوە هاتوین داوای مافی خۆمانەکەین دکتۆر جان باسم بۆ کە بۆچی ئەمجارە دکتۆرەکان لەسەر شەقامە بینم چی وای کردووە کەمجارە دکتۆرەکانی دەدان پزیشکی دەدان بێتە سەر شەقامەکان وڵا هۆکاری سەرەکی ئەو گربوونە ئەو خربوونە ئەوەیە کە نەبوونی مافی خۆتە یعنی ئێستا ئەگە ببینی ئەوە یەکەم ساڵ و دووەم ساڵ سێم ساڵی ئەوە 4 ساڵە دەرچوانی کۆلیژ پزیشکی دەدان تەخەروز دەکەن بەڵام ناتوانن ئیش بکەن ناتوان نۆرینگەی تابێتی خۆیان دابنێن و بەڵکو مستەقبلی خۆیان دیار نییە یعنی ئێستا بۆ نمونە با نەڵێ نۆرینگەی تابێتی خۆتەوێ با بڵێن خوێندنی خۆت تەواوکەی بۆ ماستەر و بۆ دکتۆرە ئەوانە دێڵن بچنەوە ماستەر و دکتۆرە ئەوانە بە پێوەی کە 2 ساڵ لە حکوومەت داوام بکەن بالضبط بە پێوەی دەبی 2 ساڵ لە حکوومەت داوام بکەیت تۆ ئەم شتت نییە لێ هەر ناتوانانی بچی ماستەر و دکتۆرە ئەوانە بخوێنی لێ بەڕاستی نە مستەقبلی خۆ دیارە نەبتوانێت خاصەتەن ئیشی پزیشکی ددان ئەبێ بە بەردەوامی بەدەستی خۆت ئیشکەی یعنی نابی لێدا ببڕی لێدا بڕێت و ینی مستەواکە دێتە خوارێ و چ خۆت لێ ناوێستا ئەو پێشەیە لە مەترسیدایە کە تۆ ئەوە چار وەزبەی پزیشکی دانواتە خەروز دەکەن و ئیش و کاریان نییە لە ماڵی دانیشتونە یعنی شتەکەش بەڕاستی 17 ساڵە خوێندن 5 ساڵی کولیە ئاسان نییە و خۆش نێسا من قوتابی قۆناغی پێنجەم ئەم ساڵ تەخەروز دەکەم پێش 3 ساڵی ئەوها قۆناغی دوو بووم هەمان شتمان کردبوو چاوەڕێ ئەوم نەدەکرد کە بەڕاستی تووشی ڕوبەڕۆ هەمان مشکلێ ببمەوە بەڵام ئەو ساڵەوە بە خۆم تەخەروز دەکەم و تووشی هەمان مشکلە بووی مەکە تەخەروزمانێ ئەوانە لێرەن داوا دەکەن کە موچەیان بەتریان داوا دەکەن کە خزمەت بکەن لە وڵاتەیە زانیکەوە ئێستا ماوەڕ لێرە خڕبوونێتەوە داواکان لە حکوومەت ئێستا 4 وەزبەی 2015 16 17 تاکو ئێستا هیچیانی تەعین نەبووە يعني برا وصبر صبر يعني لا كل كان يتر استبابلن إيش قيا كل شيء تر هي أهلية هم متخرج زور خربوا ولا سريع دي أجر بوتس يعني السريع بلانا شو باش دان ندري تعينا نكريتوا بس إيش شيء دان لهريم كردستان بعقارة زور يعني خراب تارواتن سكتوا هربينا بباراليل هتا بأيواران هتا بحكومي هتا بأهلي هتا أو هم متخرج ديننا يعني بعد دي بيدريم استال الله هو لي رايك دنيا بزيش دانيا سبر شو زياد دبي اگه تو بلانك نبي عيبه ما تسي زاران ديان بود بس بزيشكي باشا بزيشكي هر يقدر بتشي تعين دبي بو بزيشكي كانش دينا سردقه ما اني جيت هاوريان لنا دريتوا بزیشکانی گشتیەکان ئەوان یەکسەر تەخەڕوز دەکەن و تەعین دەبن بەڵام پزیشکانی دەدان پزیشکانی دەرمانساز و پەرستاران ئەوە چارخولە کەس دانەمەزراوە تا ئێستا ئاسانی شادی پزیشکی دانە بەدەستێنە لە پۆلی 12 تۆ بە چەندە بەدەستێنە من معدلم 98 بوو تاکو بچمە کۆلێژی پزیشکی ددان 98 و ئاسان بوو لە پۆلی 12 دوای 5 ساڵی خوێندنی زانکۆی پزیشکی دەدان خوێندنەکان بەگشتی چۆن بوو تۆ مەحروم بووی لە بەشێکی لە ژیان و خۆشەکانی گەنجان کە ئێستا دەیان کرد زاران طبعا خوێندنەکە ینی پێویستی بە خوێندنێکی زۆرە بەڕاستی و هەروەها مەرحلە 4 و 5 لە کلینیک ینی بە عملی ئیشەکانمان کردەیەدی زۆر ماندی بوون تا گەیشتنە ئەو قۆناغا تا ئێستا تقریبان توانین بڵێن 1000 تا 1100 پزیشکانی ددان دانەمەزراون لە ماڵی دانیشتون پێم بڵێ ئێوە بە ئاسانی گەیشتن بۆی کە شادەی دکتۆریتان بەدەستێنە باشێشون خوونیانم بۆ بکە ئەگەر تەماشای من بکەی ئەمن چاوم لەسەردانە بەڵێ بە کرێکاری بە نەداری ینی تقریبا نزیکی 12 ساڵ لە 17 ساڵ خوێندیتمان هەتاوکو بەم ڕۆژە گەیشتین ئەوەندە بە ئاسانی نەگەیشتین ماندی بوونمان چەشتووە ینی دەمانەوێت ڕەنزی مادیبوونەکانی خۆمان ببینین بمانەوێ ئەوەی کە کردومانە ئێمەش وەکو کەسێکی ئەم کۆمەلگایە خزمەتێک بگەینی ئەو علمێک کە پێمانە بەو کەسانە کە بیگەینین ئێستا بڕۆ خەستەکانەکان تەماشای بکە دەبینی جاری وا هەیە سەرا لە بۆ 6 مانگ لە بۆ ساڵەکە باشە لەو بۆ دەرچوانی نوێ دانامەزرێنن بۆ ئەوەی ئەو
لۆدێک کە لەسەر خەستەخانەکان لەسەر نەخۆشخانەکانە کەم بکرێتەوە. ئێستا هەز ناکەن لە کۆلێژەکان ئێوە بوون بە پێویستیەک ینی ئێوە یعنی لە خستەخانەیەک یان لە نەخۆشخانەیە کردە سی باسی پزیشکی ددانەکەی ئیتر دەبێت بە مانگ و سێ مانگ و چوار مانگ سڕدانی باشە بۆچی ئەوە دانامەزرێنە بڵێ سەرەتا کێشەکە لەگەڵ قەیرانی دارایی دەستی پێکرد 2014 تا 16 دامەزان دوا کەوت ئیتر ئێستاش هەمانەوە قسەی جەنابەت کردت نزیکەی کاتێک کە نەخۆش سەردانی بنکەکانی تەندروستی دەکات جاری وهەیە سەڕا دەگاتە 4 مانگ و 5 مانگ و 6 مانگ پێویستیە بۆ پزیشکی ددان بەڵام دوا کەوتووە پێویستیشە ئێمە لێرین کە داواکاری بکەین ئەو کێشەی چارەسەر بکرێت بە دامەزراندن. پێم بڵێ ئێوە بە ئاسانی شادی دکتۆریتان بەدەستێنایە ئەو شەون و خونیانێک ئێوە لە پۆلی دوانزە و لە خۆناغەکانی زانکۆکردان زۆر بوو. بە تاکید ئەوانەی کە لە کۆلێژی پزیشکی ددان و دەرمانسازی وە کۆلێژەکانی تێوەرگیراون هەمووی بە کۆنمرەیەکی ئەجگار بەرز وەرگیراون دەتوانین بڵین لە 1970 هەندێکیان لە هەندێک ساڵ لە 99 ڕاوەستاوە کۆلێژی پزیشکی ددان ئەوانە بە شەونخونیەکی زۆر هاتووە بە شەوان خوێندن بە خوێندنێکی ئەجگار زۆر بە ماندووبوونی خانەوادەکان پێیانە منە پرسیار ئێستا ئاڕاستەی هاوڵاتیانەکەم ئاڕاستەی دایک و باوکانەکەم بە چه گڕوتینێکەوە بە چه ڕوویەکەوە تۆ داوای لە منداڵەکەت دەکەی بخوێنێ لە پۆلی 6 کاتێک تۆ دەبینی مستەقبەلی پزیشکەکانت لە وڵاتەکەت بەو شێوەیە کە دانامەزرێت. ئێوەش ئەوەی بە دوواداچوتان کرد ئێوەش پێداویستیم بۆ نێو دام و دەستگا حکومیەکە بەڵێ بە تاکید بۆ نمونە ئێستا پزیشکێکمان لە شاری کۆیەوە هاتووە سنتەری پزیشکی ددان بە کامل حازرە بە کورسی و بە کامل مەوادەوە پێویستیان بە پزیشکی ددانە تەنانەت لە ناو شاریش لە شارێکی وەکو هەولێر تەنها سێ سنتەری پزیشکی خزمەتی گوزاری پزیشکی دەم و ددانەیە کە بۆ شارێکی ئاوا گەورە لەگەڵ ستانداردە جیهانیەکان زۆر کەمە. تۆ لەکوێوە هاتووی لە شەقڵاوە باشە لە شەقڵاوە دکتۆری ددان بۆ نۆرینگەکان بۆ خەسەخانەکان پێویست نییە ئێستاش پێویستە ئێستاش فەراغمانەیە لە ناو شەقڵاوە لە کۆیە لە سۆران لە زۆربەی ناوچەکانی دەوروبەری شاری هەولێر ئێستا خۆمان ئاگادارین پێویستمان بە دکتۆری دانا بەڵام کێشەکە وێ دامەزراندن ڕاگیراوە نییە هەتا ینی ئەو مافانەیەکە وەک دکتۆری دان کە پێویستە پێمان بدرێت پێیان نەداوینە تا ئێستا ناتوانین بە ڕسمی نۆرینگە بکەینەوە ناتوانانی ئیشی خۆت بکەیت یعنی تۆ دکتۆری نازانم ئێستا نازانین نە دکتۆری نە دکتۆر نینە. داواکانی حکوومەت ئێستا 4 وەجبەی 2015 17 تا کوێستایی چیانی تەعین نەبووە 1000 تا 1100 پزیشکانی ددان دانەمەزراون لە ماڵی دانیشتوون بێبەش دەبینێت چەند ئیمتیازاتێک لەوانە بۆ نمونەکردنەوەی نۆرنگی تایبەت بە خۆمان تەقدیمکردنی ماستەر و دکتۆرا و بۆرد و چەند شوێنێکی تر کە پێویست دەکات تاین بی پاش 3 ساڵان ئینجا بتوانانی تەقدیم ئەم شوێنانە بکەیت کە کولیت تاوا دەکەین یاخود کۆلیژ تاوا دەکەین پێویستە دامەزرێن بۆ هاوکردنی مەشقیاری و نیشتەجێبوون بۆی بتوانین لە کەسی تایبەتیش بکەین. تۆ 5 ساڵ خوێنەوە بەڵام 3-4 ساڵ دوور بووی لە پیشەکەی خۆت کە ئەمە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر توانستی زانستی پزیشکەکان. بۆ نمونە ئێستا پزیشکێکمان لە شاری کۆیەوە هاتووە سنتەری پزیشکی ددان بە کامل حازرە بە کورسی و بە کامل مەوادەوە پێویستیان بە پزیشکی ددانە لە زۆربەی ناوچەکانی دەوروبەری شاری هەولێر ئێستا خۆمان ئاگادارین پێویستمان بە دکتۆری دانا. بەسم ئەوەم پێ بڵێ چەند ساڵ شەون خوونیت کردتاوەکو ئەم شادێ و بەدەستێنە ئەو بەرگێ لەبەر کرد. بەڵێ ئێمە وەکو جەنابتان دەزانن کۆلیژی پزیشکی 5 ساڵ خوێندنە 5 ساڵی 3 ساڵی یەکەم بڵێن لەوە 2 ساڵی کۆتاییش لە نۆرینگەکان دەبین و بڵێن نەخۆشە بینی بەڵام ئێمە شەهادەیمە وەکو بڵێن شەهادەیەک باسی کەی پێویستە ئێمە نیشتەجێبوونیش تەواو بکەین هەتا بتوانین لە کەرتی تایبەت ئیشکەین ئەمە بجاتر 5 ساڵە شەونخوونیمان کردووە و نمرەی بەرزمان بەدەستێناوە لە پۆلی 6 توانیمان لە کۆلیژی پزیشکی وەرگیرێن و بخوێنین لەوێندا. وای لێ ئێستا منێک بۆ خۆم بەجددی وای لاتە پیشەی پزیشکی دان یعنی مستقبل یەکەمە پیشەی دووەمم چکە وەکو پیشەی یەکەم هیچ مەجال نەمایتەوە نە حکوومەت تاین دەکات نە مەجال عیادەی هەیە فەلۆ یعنی یاداشما دایتە حکوومەت یاریمی کوردستان بە حسابی خۆیان لەم چ ڕۆژە ینی داواکاریەکانمان بەرزەکەنەوە بۆ پەرلەمان و ناحکوومەت ئەوە یەکەن شاڵا بەش نەتیجەی هەبێتن جیاکاریەک هەیە لە سێکتەری تەندروستی کە تەنها لەگەڵ ڕێزمان بۆیان بەڵام تەنها پزیشکی گشتی دادەمەزرێن هەموو ساڵێک تا ئێستا هیچ وەزبەیەکیان ڕانەوەستاوە
بەڵێ پێویستیان هەیە بەڵام بە هەمان شێوەژە بێت سێکتەرەکانی تری تەندروستی پژوێ نەخرێت کە ماوەی 4 خول و بۆ 5 خول ئەڕوات لە پزیشکی ددان لە دەرماساز پەرستار لە ماڵەوە دانیشە بەبێ ئیشی کار کە ئەمە لەوەی جامان دەکاتەوە ڕەنگەوە کۆم پیشەیشتر نەتوانین هەموو کارێک ئەنجام بدەین. تاکەی چاوەڕوانی 100 پزیشکی ددان لە ماڵەوەیە ببینن هەزارە تاکەی چاوەڕوانی 1000 پزیشکی ددان لە ماڵەوەیە ببینن 1000 پزیشکی ددان لە ماڵەیە و بە سەدانیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەتەوە و من و تۆی هاوڵاتی و هاوڵاتیان بەگشتی لە نەخۆشخانەوە دەناڵێنم بەوەی کە هیچ دکتۆرێکی پزیشکی نییە سەردانیان بکە یاخود دکتۆرە پزیشکەکان تەنها هەفتە 1 ڕۆژ دادەنیشن لە خەسەخانەکان بەهۆی کەمی ڕێژەیان بەڵام ئەمانەش لەسەر شەقامەکان کەوتون و داوای دامەزراندن دەکەن بەڵێ ئەمە دیارە هەرێمی کوردستانە وا دەکات هەر ڕۆژی چین و توێژێک بێتە بەردەم ئەنجومەنی وەزیران و داوای حەق و ماف و امتیازاتی خۆی بکە زۆر دەنگی زۆر کەسم گواستۆتەوە لێرە بەڵام ئەمە یەکەمین جارە دەنگی پزیشکەکانە گوازمەوە دیارە پزیشکانیش دوای 4 ساڵدا نامەزراندن بە ناچاریەوە ئەمڕۆ پەنا دێنن بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران بەڵام دوای ساعتێک و نیو گردبوونەوە هیچ کەس بەدەمیانەوە دانایەت و بەڵکو وەرەقەیەکیان لێ وەردەگرن بەو هیوای کە بچێتە ژوورەوە و بدرێتە بەردەم وەزیری تەندروستی بەڵام دیاراویش وەزیری تەندروستی نەهات بەدەمیانەوە ناچار دوای ساعت و نیوێک لێ بەردەم خۆر و گەرما ئێران جێهێشت بەڵام دیارە داواکاریەکانی ئەوان زۆر نییە بەڵکو یەک داواکاری بچووکیانەوەی کە داوان بەزرێن ئەگەر داشیان نامەزرێنن داواکاریەکیان هەیە دەڵێن کاکە کتابێکمان بۆ بکەن شتێکمان بۆ بکەن ئێمە بتوانین لە نۆرینگەکان خزمەت بکەین بۆی ئەو پیشەی کە فێری بووین لە بیری نەکەین بۆی کە ئەو شتێک کە 17 ساڵ خوێندنمان بۆ کردووە بتوانین ئێستا ماماڕاستی بکەین و کاری لەسەر بکەین نەوەک بچین شادەی پزیشکیمان هەیە بەڵام کاری مندوبی بکەین بەڵام بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ڕاوسەرنجی پزیشکانی شاری هەولێر و گردبوونەوەی پزیشکانی شاری هەولێر بوو بەم ئەندازە گەشتمە کۆتای ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ بەو هیوای توانیمان تۆزێک لە خەم و ناسۆڕی ئەو هاوڵاتیانەوە ئەو پزیشکانە بۆ ئێوە بگوازینەوە تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ